سڵاوتان لەبێ بەڕێزان، شەوتان باش، هیوادارم هەموو لایەکتان باش و تەندروستن. بەخێر زۆر بەخێر لە سمیناریشتر بە ئێوەی ئازیز دەگەینەوە. بەڕێزان، سمیناری ئەم جارەمان لەژێر ناوی هاومەتی ژینگە دەبێت لەلایەن مامۆستا ئەلوەن قادر ئەحمەد، مامۆستای زانکۆ و هەلگەری بڕوانامەی ماستەر لە زانستەکانی ژینگە پێشکەش دەکرێت. لێرەوە بە ناوی ڕێکخراوی سروشتی کوردستان و ئیداری گرین سکوڵ بە خێراتنی بەڕێزیان دەکەین و زۆر سوپاسی دەکەین بۆ بەخشینی کاتیان بۆم سمینارە. بەڕێزان، سمینارەکەمان 45 خولەک دەبێت. دواتر فۆرمی ئامادەبوون دادەنێن، تکایە ناوتان لەو فۆرمە بنووسن. هەندێک لە بەڕێزان ناویان لە گروپی تەلێگرام دەنووسن، تکایە لەوێ ناومە نووسن، تەنها بۆ ئامادەبوون ناوتان لەو فۆرمە بنووسن. دواتریش دەتوان هەر لەوێ پرسیار بکەن و ئەوانەی دەیانەوێ مایکیان بکەنەوە، تکایە دەست بەرزکەنەوە بۆی من مایکەکانیان بکەمەوە. ئێستا داوا لە مامۆستا دەکەم بۆەوەی سمینارەکەی پێشکەش بکات لە ماوەی 45 خولەک. فەرموو مامۆستا. زۆر سپاس مامۆستا کارزان. سەلام عەلەیکوم بەڕێزان هەمومان کەمیان زۆر زانیاریمان هەیە دەربارەی وزە نوێبووەکان وەکو وزەی با و وزەی خۆر و وزەی ئاو و بایۆماس و هەروەها گرنگی ڕووەکەکان ئەزانین لە ڕووی ژینگە و لە ڕووی دروستکردنی ئۆکسجین و هەروەها زۆر ئیستیفادەی ئەوانەمان بیستووە. بەڵام هەستم کرد کەمتر زانیاریمان هەیە لەسەر گرنگی قەوزەکان لە دروستکردنی ئۆکسجین و بایۆفیول. هەروەها بۆ ئەم مەبەستە ئەم بابەتەم هەڵبژارد The role of algae in environmental sustainability، ڕۆڵی قەوزەکان لە بەردەوامیەتی ژینگە. هیوادارم بتوانم زانیاریەکتان پێ بگەێنم، ئەگەر کەمیش بێ. لەم سمینارە محاولاکەم ئەمڕۆ باسی ئەم بابەتانە بکەم. بەردەوامیەتی ژینگە چییە؟ قەوزەکان چین؟ ڕۆڵی قەوزەکان لە بەردەوامیەتی ژینگە، دەرهێنانی بایۆفیول لە قەوزەکان، بەکارهێنانی قەوزەکان وەکو خواردن، لە فێرتیلایزەر لە دروستکردنی پەین. هەروەها لە کۆتایی سمینارەکەش هەندێک لانی دیزئەدڤانتیجی قەوزەکان باس ئەکەین وەکو ئەلگەڵ تۆکسین و ئەلگەڵ بلوم. بەردەوامیەتی ژینگە واتە بەکارهێنانی سەرچاوە سروشتیەکان و دابینکردنی پێداویستیەکانی ئێستا و داهاتوومان بە شێوەیەک بەبێ زیانگەیاندن بە سیستەمی ژینگە و بە سەرچاوە سروشتیەکان، یان هەروەها توانین بڵێن بەکارهێنانی وزە و بەڕێوەبردننی سەرچاوە سروشتیەکان بە شێوەیەک ئێمە چۆن سوودی لێوەرئەگرین، نەوەکانی داهاتووش بە هەمان شێوە بتوانن وەکو ئێمە سوودی لێوەربگرن. بەڕێوەبردن بە شێوەی بەردەوامیەتی ئەبێتە هۆی پاراستن و ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان پێکهێنەرەکانی ژینگە، واتە بەکارهێنانی سەرچاوە سروشتیەکان بە جۆرێک کە لە توانای نوێبوونەوەی سیستەمە ژینگەیەکە زیاتر نەبێت. پایەکانی بەردەوامیەتی سێ پای گرنگن کە هەرسێکیان پەیوەندیدارن بە یەکتری، بەبێ هەر یەکێکیان ئەوانەی تر ناتەواوە بێ، ئەوانیش کۆمەڵگا، ئابووری و هەروەها ژینگە. بەردەوامیەتی کۆمەڵگا یان گەشەسەردنی کۆمەڵگا بریتیە لە دابینکردنی شوێن و پێداویستیەکانی ژیان و لە هەمووشی گرنگتر عەدالەتی ئیجتیماعیە، سۆشیال ئیکویتی، کە ئەگەر سۆشیال ئیکویتی هەبێت، چۆن بڵێن، ئەگەر لە هەر وڵاتێک ئەگەر عەدالەتی ئیجتیماعی هەبێ، تاکەکانی ئەو کۆمەڵگایە ئینتیمای نیشتیمانی و نەتەوەیەتیان زیاتر ئەکات، کە خۆشەویستیان هەبێ بۆ نیشتیمانەکەیان، بۆ خاکەکەیان، ئەو کاتە خۆیان بەبێ یاستا، بەبێ ئەوەی هیچ چاودێریکان لەسەر بێ، بۆ خۆیان پارێزگاری ئەکەن و هەست بە بەرپرسیارەتی ئەکەن. بەوەش هەم بەردەوامیەتی کۆمەڵگاکە ڕائەگرترێ و هەم بەردەوامیەتی ژینگەش. پایەیەکی تر ئیکۆنۆمیک، ئابووری،
گەشە سەندنی ئابووری و بازرگانی و پیشەسازی و هەروەها دابینکردنی هەلی کار ئەگرێتەوە، بەڵام دابینکردنی هەموو ئەمانە و گەشە سەندنی ئابووری ئەبێ بە پێی سیستەم بێت، بە جۆرێک بێت نە لەسەر حیسابی نەوەکانی داهاتوو بێت، جیلەکانی داهاتوو، و نە لەسەر حیسابی ژینگەش بێت. پای سێم ژینگە. گەشە سەندنی ژینگەش یان بەردەوامێتی ژینگەش بە کەمکردنەوەی وەیست، بە کەمکردنەوەی پاشماوەکان، بە دووبارە بەکارهێنانەوەی سەرچاوەکان و دووبارە بەکارهێنانەوەی ئەو پاشماوانەی ئەو وەیستانەی کەوا ئەتوانرێ بەکار بهێنرێتەوە، و هەروەها پاراستنی ژینگە و پاراستنی سەرچاوە سروشتیەکان. بۆ بەردەوامێتی ژینگە ئێمە پێویستمان بە دانان و جێبەجێکردنی پەیڕۆ و پرۆگرام هەیە. پەیڕۆ و پرۆگرامی درێژخایەن، و یەکێ لە هەر خاڵە گرنگەکانیش کە ئەبێت لەو پەیڕۆ و پرۆگرامە هەبێت کەمتر بەکارهێنان و یا کەمترکردنەوەی بەکارهێنانی سەرچاوە سروشتیەکانە، زیاتر پشتبەستنە، زیاتر بەکارهێنانی سەرچاوە نوێبووەکانە، renewable source. بەڕێزان، وەکو ئەزانن ڕۆژ بە ڕۆژ ژماری دانیشتوانی زەوی لە زیاد بوونایە، لە هەر چرکەیەک، لە هەر دەقەیەک تقریبا 9 کەس لەدایک ئەبن. تقریبا ئێستش دانیشتوانی زەوی وا تقریبا ئەگاتە 8 بلیۆن کەس لەسەر زەوی، وە بزانم 8.9ە. هەتا ژماری دانیشتوان زیاتر بێت، ئێمە وزەی زیاترمان پێویستە، خۆراکی زیاترمان پێویستە، و هەروەها پێویستمان بە سەرچاوەی زیاتر و سەرچاوەی نوێیە کە بیبینینەوە بۆ ئەوەی پێداویستی ئەو هەموو مرۆڤە دابینکەین کە لەسەر زەویە. گەیشتن بە گەشە سەندنی بەردەوام، گەیشتن بە بەردەوامێتی گەشە سەندن، یعنی بە بەردەوام گەشە بکەیت و بەردەوام بەرەو پێش بچی، ئەو سیستەینەبڵێتیە ڕابگری، زەحمەتتر ئەبێ لەگەڵ زیادبوونی ژمارەی دانیشتوان. بۆیە ئەبێت بە دوای سەرچاوی زیاتر بگەڕێن و سەرچاوی نوێبووە ببینینەوە. و لەبەر ئەوەی قەوزەکان لایف سایکلیان کورتە و بە ئاسانی کەڵتیڤیشن ئەکرێن، هەروەها بڕێکی زۆر لە ئۆیلیان تێدایە کە چەند جار زیاترە لەو بایۆماسانەی کەوا لە جینی یەکەم و دووەمی بایۆفیۆڵ بەکار ئەهێنراون، وەکو سۆبیان و کۆڕن و ئەوانە. بۆیە قەوزەکان بە یەکێک لە سەرچاوە نوێبووە زۆر باشەکاندا ئەندرێت لە دابینکردنی وزە و دابینکردنی خۆراک و دەرمان، و هەروەها لە بواری زراعی و سناعی ئەتواندرێت پشتی پێ ببەسترێت. گرنگێکی زۆریان هەیە لە بەردەوامێتی ژینگە. قەوزەکان پێم وایە هەمووتان قەوزەکانتان بینیوە لە ناو ژینگە ئاویەکان. ئەگەر ینی هەموومان ژینگە ئاویەکانمان بینیوە و ئەو پێکاتەیەکی سەوزە لە ناویە زۆرجار بە شێوەی ڕەنگی سەوز ئێمە ئەیان بینین لەسەر ئاو ڕاوەستاون، هەموومان بینیویانمانە. دەوری زۆر بەربڵاون لە هەموو ژینگە ئاویەکان هەن، لەبەرەوەی توانای خۆگونجاندنیان لە هەموو ژینگەیەک هەیە، توانای خۆگونجاندنیان زۆرە، وەکو ڕووەکە باڵەکان. بە هەمان شێوەی ئەوان ئەتوانن ڕۆشنەپێکهاتن بکەن، لەبەرەوەی کلۆرۆفیلیان تێدایە، دەورێکی زۆر گرنگیان هەیە لە تۆڕی خۆراک بە بنچینەی فود چیندا ئەندرێن. قەبارەیان لە بچووکەوە لە مایکرۆسکۆپیک سایزەوە دەست پێ ئەکات، هەتاوەکو چەند مەترێکیش هەیە کە زۆر گەورن، چەند مەترێکیشن، بە شێوەیەکی سروشتی لە هەموو ژینگە ئاویەکاندا هەن و بە هەموو شێوە و ڕەنگێک هەن. قەوزەمان هەیە سوورە، هەمانە سەوزە و قاوەیی، گۆڵدی، سەوزی شینباو، زۆر ڕەنگیان هەیە. دابەش ئەکردنێنە سەر چەند گروپێک. سیانۆفایتە، یەکەمیان سیانۆفایتە کە هەروەها پێشیانەڵێن سیانۆبەکتریا، لەبەر ئەوەی کە لە هەندێک سیفەت لە بەکتریا ئەچن، بەڵام لەگەڵ قەوزەکانیش کلاسیفیکیشن ئەکردرێن، چونکە هەن کلۆرۆفیلیان تایە و فۆتۆسینسس ئەکەن. گروپی دیوەم یۆگلینۆفایتە، کلۆرۆفایتە، کارۆفایتە، کریپتۆفایتە،
دانسۆفایتە، دایەتۆم، ڕۆدۆفایتە و فەیۆفایتە. بەڕێزان وەکو ئەزانن سەر زەوی لە ١٧٠ بە ئاودا پۆشراوە، هەمووتان ئەزانن کە بە ئاودا پۆشرا بێ لە ١٧٠ زەوی و هەموو ئەو ژینگە ئاویانەش ئەوەی کە لایت بیگاتێت تیشکی خۆر بیگاتێ قەوزەی تایە، کەواتە ئەگەر لە ١٧٠ ڕووی زەوی ئاو بێت و هەمووشی قەوزەی تیا بێ کەواتە ئەو ئۆکسجینەی زەوی عەفوەن ئەو ئۆکسجینەی کەوا لە زەویش هەیە زۆربەی زۆری لەلایەن قەوزەکانەوە دروست ئەکردێ نەک لەلایەن ڕووەکەکانەوە، بەڵام ئێمە زیاتر گرنگیمان بە ڕووەکەکان داوە. ڕاستە ئەوانیش گرنگن سەرچاوەی ئۆبمان لە بۆ دروست دەکەن، بەڵام لە ١٧٠ ئەو ئۆکسجینەی کەوا لە زەوی هەیە لەلایەن قەوزەکانەوە دروست ئەکردێت. بە پێی دوایین چێکلیستکە لە کوردستان دەرچوو بێت هەتاوەکو ئێستا 1861 نەوع لە سپیشز لە قەوزە تەشخیص کراوە و بە پێی وێبسایتی ئەلگەڵبەیس لە جیهان هەتاوەکو ئێستا 164527 سپیشز هەتاوەکو ئێستا تەشخیص کراوە و لە زۆر توێژینەوەکان خوێندومەتەوە کەوا ئەڵێن زۆر سپیشزیتر هەیە کە تاوەکو ئێستا تەشخیص نەکردراوە، لەوانەیە 1 ملیۆن ئەلگەڵ سپیشز هەبێ لە جیهان، بەڵام هەتاوەکو ئێستا هەمویان تەشخیص نەکردراون. ئەلگەڵ بایۆفیول دەرهێنانی وزە لە قەوزەکان بۆ یەکەم جار لە پەنجایەکان بایۆفیول لە قەوزەکان دەرهێنراوە لە پەیمانگای تەکنۆلۆژی ماساچوست کە لە سەربانی پەیمانگاکە کەڵتیڤێشن کرابوو. هەر لە پەنجایەکان گازی میثانیان لێ بەرهەمهێناوە لە زانکۆی کالیفۆرنیا، بەڵام بیرۆکە و پرۆسەکە لە ساڵی 1960 بڵاو کراوەتەوە. دوای ئەوە لە هەفتایەکانیش دیسان زیاتر دیراسی ئەو بابەتەیان کرد، زیاتر توێژینەوەیان لەسەر کرد لەگەڵ وەیست وۆتەر لەگەڵ ئاوی پیس لە ئاوی پیس کەڵتیڤێشنیان کرد، هەروەها گازی هایدرۆجینیان لێ دروست کرد لەگەڵ میثان. هەتاوەکو ئێستا کەش دەرهێنانی وزە لە قەوزەکان بابەتی توێژینەوە و بەرەو پێشچوونە وردە بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە لە پرۆسەی بەرهەمهێنانی وزە لە قەوزەکان. پرۆسەی بەرهەمهێنانی وزە لە قەوزەکان چەند ستێپێک لە خۆیەگرێ، ئەگەر تەماشای ئەو فیگەرە بکەن کە دامناوە بە کورتی باسی هەر ستێپێک ئەەکەم. ستێپی یەکەم دیاریکردنی سایت، دیاریکردنی ئەو شوێنێکەوە کەڵتیڤێشنی لێ ئەەکەی. قەوزەکان بەنسبەت ئەو شوێنەوە لە هەر شوێنێک بێت وەکو ڕووەک نییە پێویستی بە زەوی بە پیت بێت، لە هەر شوێنێک بێت ئەتوانێتەوە کەڵتیڤێشنی بکەی و هەروەها جگە لە فرێش وۆتەر ئەتوانی وەیست وۆتەریش بەکاربێنی، واتە ئەتوانی ئاوێک پیستیش بێ خاوێنیش نەبێ ئەتوانی لە بۆ کەڵتیڤێشنی ئەڵجی بەکاربێنی و ئەو ئاوەی کە بەکاری دێنی ئەتوانی دووبارە بەکاری بهێنیتەوە، ڕیسایکڵی بکەیتەوە. ستێپی دووەم هەڵبژاردننی جۆری قەوزەکەیە، چ جۆرێک کەڵتیڤێشن ئەەکەی، ئەوەشیان ئەبێ دیراسی لایف سایکلی قەوزەکە بکەی و دیراسی بکەی بزانیت چەند بڕی چەند ئۆیڵی تایە کە تۆ دوایی هاروێستت کرد و دەرهێنانی ئۆیڵت دێکرد، ئەبێ پێشتر دیراست کردبێ. ستێپی سێیەم دوورینەوە هاروێستینگ، ئەویشیان بە چەند ڕێگایەک ئەکردرێت وەکو سێدیمنتیشن یان فیلتەرێشن و هەروەها ئەتوانی بە فلۆکولیشنیش هاروێستینگ بکەی، واتە دوورینەوەی قەوزەکە بکەی لە پاش کەڵتیڤێشن. ستێپی چوارەم دیوۆتەرینگ، واتە وشکردنەوە.
ئەبێ قەوزەکە وشک بکەیتەوە لە پاش دوورینەوە وشکی بکەیتەوە دوای ئەوە ئیکستراکشنی بکەیت و هەروەها ئەشتوانیت بە هەر بە تەڕی بەبێ ئەوەی وشکی بکەیتەوە ئیکستراکشنی ئۆیلی لێ بکەیت بایۆفیۆلی لێ بەرهەم بهێنی بەڵام تەئسیر لە کەفائی ئۆیلەکە ئەکا ئەگەر بە وشکی ئیکستراکشنی بکەیت کەفاءەکەی زیاترە ئەم ستێپەی دیوەتەرینگ بە هەمان شێوە پێویستی بە وزەیە لێرانە یعنی وزەمان سەرف کردووە ئەبێ هەڵوێستێک بکەین لێرە دەبێ ئەو وزەی کە دەستمان ئەکەوێ زیاتر بێت لە وزەیکەوە ئێمە بەکاری ئەهێنین لە دوورینەوە و لە وشکردنەوەی قەوزەکە ئەبێ ئەو خاڵانە هەمووی لە بەرچاو بگرترێ ئینجا ئەو قەوزەیە ئەو جینەسە هەڵبژێرین لە بۆ کەڵتیڤیشن ئاخر ستێپ ئیکستراکشنە دەرهێنانی بایۆفیۆل ئۆیلەکە لە قەوزەکان ئەوشیان بە چەند ڕێگایەک ئەکردرێ و ئاحتیما دەکاتە سەر ئەوەی کەوا تۆ ئەتەوێت لە ئاخیریا ئێند پرۆدەکتەکەت چی بێ ئینجا ڕێگایەکە هەڵەبژێری کە بە چ ڕێگایەک ئیکستراکشنی بکەیت ڕێگامان زۆرە لە بۆ ئیکستراکشن بۆ ڕێگای کیمیایی هەیە ئەگەر سۆڵڤێنت بەکاربێنی یا بە ڕێگای فیزیایی پرێژەر بەکاربێنی ئەتوانی ئیکستراکشنی بکەی بە زۆر ڕێگا لەگەڵ ئیکستراکشنی ئۆیل لەگەڵ ئیکستراکشنی وزە دەرهێنانی وزە و فیۆڵ لە ئەڵجی ئەتوانرێت کۆپڕۆدەکتی ترمان هەیە کۆمەڵێک بەرهەمی ترمان هەیە واتە هەر لە هەمان پرۆستە ئێمە کە کەڵتیڤیشنی ئەوەڵ جێمان کردو ئەتوانین زۆر بەرهەمی تری لێ بەدەست بهێنین وەکو دەرمان و بابەتی جوانکاری و بابەتی توبی و کە ئەمەش تێچووەکەی کەمتر ئەکاتەوە لەبەرەوەی تۆ هەر تەنها وزە بەرهەم ناهێنی کۆمەڵێک موادی تریش بەرهەم ئەهێنی و ئەوەی ئەژمێنێتەوە ئەو پاشماوەی لە دوای ئیکستراکشن ئەمێنێتەوە ئەتوانی وەکو بایۆفێرتیلایزەر بەکار بهێنرێ بۆ کەڵتیڤیشنی قەوزەکان چەند سیستەمێکمان هەیە ئۆپن سیستەممان هەیە وەک کلۆسید سیستەممان هەیە ئۆپن پۆند سیستەم وەبزانم ئەو ڕسمەی دوایە ئۆپن پۆند سیستەممان هەیە کە ئەتوانێت کەڵتیڤیشنی ئەڵجی لە لێوان بکردێ و ئەمەشیان کلۆسید پێوترێ فۆتۆبایۆڕیئەکتەر کلۆسید سیستەمە جیاوازی ئەو دوو سیستەمە سیستەمی فۆتۆبایۆڕیئەکتەر باشترێت چونکە زیاتر ئەتوانی کۆنتڕۆڵی ژینگەی قەوزەکە بکەی کۆنتڕۆڵی تێمپریچەر کۆنتڕۆڵی لایت هەروەها لە ئۆپن پۆند سیستەم ببورن لە ئۆپن پۆند سیستەم ئیڤاپۆرێشنی بەهەڵەمبوونی ئاو ڕۆداواتە ئێمە لێرە ئاومان لێ بە فیڕۆ ئەچێ بەڵام لە فۆتۆبایۆڕیئەکتەر ئەتوانرێ ئەوە کەم بکرێتەوە ئاوەکە زیاتر بە فیڕۆ ناچێ ئەتوانی دووبارە بەکاری بهێنیتەوە هەروەها لە ئۆپن پۆند سیستەم احتیمالی کۆنتامینیشن زیاترە بەڵام لە کلۆسید سیستەم لە فۆتۆبایۆڕیئەکتەر احتیمالەکەی کەمترە زیاتر ئەتوانرێ کۆنتڕۆڵ بکردرێ بەپێی ئەو ریفرەنسەی کە دامناوە لینکی توێژینەوەکەش هەر دامناوە لەو سلایدە توێژینەوەکە نوێیە لە 2021 کردراوە بەپێی ئەو توێژینەوەی ئێستا بەرهەمهێنانی ئەلگەڵ بایۆماس گەیشتۆتە 38 ملیۆن لیتر بەڵام هەتا ئێستاکە ئەلگەڵ فیول بە تیجاری نەکردراوە لەبەر ئەوەی تێچووی زۆرە و نرخی گرانە هەروە پێویستی بە دیراسەی زیاتر هەیە پێویستە زیاتر دیراسەی سەر بکردرێ و بتواندرێت تەکنۆلۆژیای زیاتر بەکاربهێنرێت هەتاوەکو تێچووەکەی کەمتر بکردرێتەوە و کەفاءەی ئۆیلەکە زیاتر بکردرێت یەکێ لەو سوودانەی قەوزەکان لە بەردەوامەتی ژینگە فایکۆڕیمیدیشنە کە ئەتواندرێت قەوزەکان وەکو بۆ ڕیمیدیشن بەکاری بهێنین
بۆ پاکردنەوەی ئاوی پیس ئەتوانرێت بەکاربهێنرێت لە ویست وۆتەر تریتمنت. لێرەش ئەو لینکی ئەو توێژینەوەم داناوە، ئەو توێژینەوەیش کە کراوە ئەو جینسیان بەکارهێناوە بۆ ترایۆکۆکەس براونی لە ویست وۆتەر بەکارهێنراوە. بینرا کە ئەو جینسی کە بەکاریان هێنراوە ئەتوانێت لە سەدا 65 ئاوەکە پاک بکاتەوە لە فسفۆر و نایترۆجین. بەمەش دەرئەکەوێتەوە قەوزەکان توانایەکی زۆر باشیان هەیە لە بایۆ ئەکیومیلیشن و لە بایۆ ئەبسۆرپشن، بۆیە ئەتوانرێت بەکاربهێنرێت لە پاکردنەوەی ویست وۆتەر، چونکە توانایەکی زۆر باشی ریمیدیشنی هێڤی میتاڵیشیان هەیە، یان هەروەها توانای بایۆ ریمیدیشنیان هەیە لە ئۆرگانیک کاربۆن ئەگەر ئاوێک بە پیس بوو بێ بە ئۆرگانیک ماتەر. LGS Medicine بەکارهێنانی قەوزەکان وەکو دەرمان لە دروستکردن و لە پیشەسازی دەرمان لە بواری تەندروستی لەم ساڵانەی دواییدا بەهۆی ئەوەی کەوا توندی نەخۆشیەکان زۆر زیادی کردووە، بەهۆی بەهەڵە بەکارهێنانی دەرمانەکان و بەکارهێنانی زۆری ئەنتیبایۆتیکەکان. لەلایەک ئەنتیبایۆتیک ڕیزیستانسی بەکتریا و کەڕوەکان کێشێکی عالەمیە و جێگای بایەخە، و لەلایەکی تریش ساید ئیفێکتی ئەنتیبایۆتیکەکان لەسەر خانە نۆرماڵەکان. بۆ ئەو کێشانەش دیسانەوە پێویستمان بە سەرچاوی نوێ هەیە بۆ ئەوەی دەرمانی نوێی لێ دروست بکەین. دیسانەوە قەوزەکان هەم ڕینیوەبڵ سۆرسن و هەم زۆر ئەکتیف کۆمپاوند دروست ئەکەن کە لە ڕووی تەندروستیەوە سوودێکی یەکجار زۆریان هەیە. ئێستا ڤیتامین و ئەنتی ئۆکسیدانت و هۆرمۆن و ئەنتی مایکرۆبیال بە هەموو نەوعەکانی ئەنتی بەکتریا، ئەنتی فەنجای و ئەنتی ڤایرۆس، دژە ڤایرۆس و زۆر دەرمانی تریشی لێ دروست ئەکردێ. هەروەها ئەتوانرێ وەکو سەپلیمنت بەکاربهێنرێ و بۆ بەرزکردنەوەی مەناعە ئەتوانرێ بەکاربهێنرێت، یان ئەتوانرێ ئەنتی مایکرۆبیالی لێ دروست بکردرێت. و لەم ساڵی ڕابردووە کە چەند بەحسێکم خوێندەوە لەسەر ئەڵجی بۆ چارەسەری کۆرۆنا ڤایرۆس، هەتاوەکو ئێستاوە قەرار نەدراوە کە ئەتوانرێت ئیستفادەی لێ بکردرێت، بەڵام ئەتوانرێت ئەگەر وەکو دەرمانیش لە دژی کۆرۆنا ڤایرۆس بەکارنەهێنرێت، ئەتوانرێت وەکو سەپلیمنت و بەکاربهێنرێت بۆ بەرزکردنەوەی مەناعەی ئینسانەکان. وەکو لەم جەدوەلانە دیارە ئەنتی بەکتریال کۆمپاوند، ئەم جەدوەلە ئەنتی بەکتریال کۆمپاوندە ئەو کۆمپاوندانەیەکەوە قەوزەکان دروستی ئەکەن لەگەڵ ئەلگەڵ سۆرس، ئەو قەوزەیەکەوە ئەو کۆمپاوندانە دروستەکە. هەروەها تارگێتەکەی واتە لە دژی چی نەخۆشی و چ بەکتریایەک ئەتوانرێ بەکاربهێنرێن، فاتی ئەسید، لپید، پێپتاید، پیگمنت، بایۆ ئەکتیف کۆمپاوند، کاربۆهایدرێت، هەموو ئەوانەی کەوا لەلایەن ئەو وەکو لە جۆدەولەکە دیارە لەلایەن قەوزەکانەوە دروست ئەکردرێن و هەر یەکێکیان لە دژی نەخۆشیەک یا لە دژی بەکتریایەکی تایبەت ئەتوانرێ بەکاربهێنرێ. ئەنتی فەنگەل کۆمپاوند هەروەها قەوزەکان کۆمەڵێک ئەنتی کە دژە کەڕوویش دروست ئەکەن، ئەتوانرێ بەکاربهێنرێ دژی کەڕوەکان بۆ ئەو نەخۆشیانەی بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشیانەی کەوا بەهۆی کەڕوەکانەوە دروست ئەبێ. وەکو ئەنتی ڤایرۆسیش، وەکو دژە ڤایرۆسیش قەوزەکان سوودیان هەیە، ئەتوانرێت دژە ڤایرۆسیان لێ دروست بکردرێ و بەکاربهێنرێن بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشیانەی کەوا ڤایرۆسیە. وەکو خواردن هەر لە قەدیم بۆ قەوزەکان بەکارهێنراون بۆ خواردن.
و ئێستا پەری زیاتری پێدراوە ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشام لەم چەند ڕۆژەی ڕابردوو کە راپۆرتێکم بینی لە ئیسرائیل ئێستا کە خواردنێکی هاوشێوەی فەلافلیان لێ دروست کردووە ناویشیان لێناوە ئەلگەڵافل کە زۆر لە فەلافل ئەچێت ئەوە زۆر سەرنجی ڕاکێشان بۆیە ڕسمەکەشیم داناوە بۆ ئێوە و وەکو وتم لەبەروی قەوزەکان زۆر دەوڵەمەندن بە کانزاکان بە ڤیتامینات بە پرۆتینەکان ئەتوانێت قەوزەکان ئەتوانێت پێداویستیەکانی لەشی مرۆڤ پڕ بکاتەوە بۆیە سەرچاوەیەکی باشی خواردنە ئەتواندرێت وەکو خواردن بەکاری بهێنین بۆ نمونە سپایرۆلینا جۆرە قەوزەیەکە ئەگەر بەراوردی بکەین بە هێلکە ئەو پرۆتینەی کەوا لە ناو سپایرۆلینا هەیە 6 جار زیاترە لەو پرۆتینەی کەوا لە ناو هێلکە هەیە و 20 جار زیاترە لەو پرۆتینەی کەوا لە ناو شیر هەیە بۆیە وەکو خواردنیش قەوزەکان دەورێکی زۆر گرنگیان هەیە لە بەردەوامەتی ژینگە چونکە قەوزەکان ئاویشیان کەمتر پێویستە بە بەراورد بە دانەوێڵەکان ئەگەر ئێمە بەراوردی بکەین لەگەڵ دانەوێڵەکان بۆ بەرهەمهێنانی 1 تەن دانەوێڵەکان پێویستمان بە 1000 تەن لە ئاو هەیە بەڵام قەوزەکان پێویستیان بە زەوی بەپید نییە پێویستیان بە ئەو ئاوە زۆرە نییە و ئەو ئاوەش کە بەکار ئەهێنرێت لە کەڵتیڤێشنی قەوزەکان ئەتوانرێت دووبارە بەکاری بهێنیتەوە ڕیسایکڵی بکەیتەوە واتە لە کەڵتیڤێشنی قەوزە ئاو زۆر کەم بە فیڕۆ ئەچێ و ئەتوانی وەیست وەتەریش بەکاربێنی بەڵام لە دانەوێڵەکان بەو شێوەیە نییە ئەبێت ینی ئاومان پێویستە بڕێکی زۆر ئاومان پێویستە کە ئێستش بە خۆتان نەزانن قەیرانی ئاوە لە زۆر وڵات بۆیە ئەتواندرێ قەوزەکان بەکاربهێنرێت لە ڕووی خواردنەوە و لەو ڕووە ئەتوانێت سوودێکی زۆری هەبێ وەکو فێرتیلایزەر وەکو پەین دیسان قەوزەکان ئەتواندرێ بەکاربهێنرێ وەکو پەین بۆ بەپیتکردنی خاک بەخۆی قەوزەش زۆر قەوزەمان هەیە هەندێک زۆر توانای نایترۆجین فیکسیشنی هەیە توانای نایترۆجین فیکسیشنی هەیە ئەتواندرێت لەو کێڵگانە دابندرێت کەوا برنج و ئەو شتانی لێ ئەچێنن هەم ئاوی تایە بەبەردەوام هەم قەوزەکەش ئەتوانێت ینی لەوێ گەشە بکات نایترۆجین فیکسیشن بکات قەوزەکان سەرڕای ئەو هەموو سوودانی کەوا هەیەی و ئەوانی کەوا باسیشمان کرد کە هەموویمان باز نەکردووە هەروەها تۆکسینیش دروست ئەکەن واتە ژەهریش دروست ئەکەن وەکو لەم جەدوەلە دیارە مایکرۆسیستین، سایلیندرۆس، پێرمۆپسین، ئەنەتۆکسین، ساکسیتۆکسین، نۆدولاریان، لینگبایۆتۆکسین بە تایبەتی سیانۆفایتە کە زۆریان تۆکسین دروست دەکەن بە بەراورد بە گروپەکانی تری قەوزە سیانۆفایتە زیاتر تۆکسین دروست دەکەن لە نیشانەکانی ژەهراوی بوون بە ژەهری قەوزەکان ئەبێتە هۆی ئەوەی کە ژانەسێک ڕشانەوە و سکچوون زمانگیران و بێهەست بوون هەست بە ماندوێتی ئەەکەی دایمەوە هەستەکەی خەواڵووی و خەوت دێت هەروەها هەندێک ئەلگەڵ تۆکسین هەیە ژەهری قەوزەکان هێپاتۆتۆکسینە تەئسیر لە فرمانەکانی جگەر و کلیەش ئەکات هەروەها هەندێکی ترمان هەیە نیورۆتۆکسینە کە لەوانەیە ببێتە هۆی مردن بە تایبەتی ئەوانێکەوە مەڕووماڵات بەخێوەکەن لەو شوێنانە ئەگەر ئاو هەبێ ئاو بخۆنەوە ئاوەکەش بڕێکی زۆر لە ئەلگەڵ تۆکسینی تیابێ هەندێک جارە بێتە هۆی مردن ئێستا بەهۆی ئەوەی کەوا زۆر ژینگە ئاویەکان پیس بوونە و بەهۆی چالاکیەکانی مرۆڤەوە ئێستا WHO یا زۆر وڵاتی تریش گایدلاینیان داناوە بۆ ئەلگەڵ تۆکسین بۆ نمونە WHO لە بۆ مایکرۆسیستین 1 مایکرۆگرام پێر لیترە ئوسترالیا لە بۆ مایکرۆسیستین 1.3 مایکرۆگرام پێر لیترە
لە بۆ سایلیندرۆپێرمۆپسین و هەر لە ئوسترالیا لە بۆ سایلیندرۆپێرمۆپسین 1 مایکرۆگرام پێر لیترە، لە بۆ ئەنەتۆکسین و ساکسیتۆکسین 3 مایکرۆگرام پێر لیترە. گایدلاینی ئەڵمانیا لە بۆ هەر تۆکسیک کۆمپاوندێک 0.1 مایکرۆگرام پێر لیترە. بەڵام هەتاوەکو ئێستا وە بزانم لە کوردستان و لە عێراق هیچ گایدلاینێک نییە لە بۆ ئەلگەڵ تۆکسین لە بۆ ئەو ژەهری قەوزەکان. لەگەڵ ئەوەش وە بزانم هەندێک کات لە بەهار و یا لە زستانان ئاوەکانمان هەندێک جار ئەو ئاوانەی بە تایبەتی کەوا گراوند وەتەر نییە لە ئیفراز و ئەو شوێنانە دێت وتویانە کە قەوزەمان تیا بینیوە. یعنی ئەگەر قەوزەکان زۆر بێ پێویستە ئێمەش گایدلاین دابنێن و ئەو تێستانەش بکەین بۆ ئاوەکان پێش ئەوەی دابەش بکردرێن بەسەر ماڵەکاندا. ئەلگەڵ بلوم ئەوەش دیاردەیەکە بە زۆری لە بەهار و پایزانە ڕوو ئەدات. زیادبوونی سەڕی قەوزەکانە لە ناو ژینگە ئاویەکان بەهۆی زۆربوونی مادە خۆراکیەکان لە ناو ئاو بە تایبەتی نایترۆجین و فوسفۆر NPK. ئەگەر ژمارەی قەوزەکان لە نێوان 20,000 بۆ 100,000 بوو لە ناو 1 ملیلیتر ئەوە بە ئەلگەڵ بلوم حیسابە. بەڵام ئەگەر لە 20,000 کەمتر بێ لە هەر 1 ملیلیتر ئەوە نۆرمەڵە، چونکە بە خۆی قەوزەکان بە شێوەیەکی سروشتی لە ناو ژینگە ئاویەکان هەن. بەڵام ئەگەر لە 20,000 هەتا 100,000 زیاتر بوو لە ناو 1 ملیلیتر ئەوە بە ئەلگەڵ بلوم حیسابە. ئەوەش لە ڕووی ئابووری و لە ڕووی ژینگەیەوە زیانێکی زۆری هەیە، ئەبێتە هۆی کەمبوونەوەی ئۆکسجین و مردنی ئەو گیانەوەرانی کەوا لە ناو ئاوەکە هەن، ئەبێتە هۆی تێکچوونی تاموبوونی ئاوەکە و تێکچوونی فودوێ تۆڕی خۆراکیش تێک ئەچێکە ئەو زیندەوەرانە ئەمرن و ئۆکسجین نامێنێ حتمما تۆڕی خۆراکیش تێک ئەچێ. لە کۆتاییە ئەتوانین بڵێن قەوزەکان ڕۆڵێکی کردداری زۆر گرنگیان هەیە لە بەردەوامێتی ژینگە، وەکو سەرچاوەیەکی نوێوە بوو لە دابینکردنی وزە و خواردن و دەرمان و بایۆفێرتیلایزەر و لە بواری سناعی و زراعی. بەڵام زۆر تەرکیز نەخراوەتە سەر قەوزەکان بە بەراورد لەگەڵ ڕووەکە باڵەکان و گیانەوەرەکانی تر. و هەروەها قەوزەکانیش بۆ بەرهەمهێنانی وزە بۆ دەرهێنانی بایۆفیۆل لە قەوزەکان ئێستا پێویستی بە توێژینەوە و بەرەو پێشچوونی زیاترە، پێویستە زیاتر دراسی بکردرێت. سپاس بۆ بێگرتنتان. ئەگەر هەر پرسیارێکتان هەبێت لە خزمەتتانم. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ دەنگت دێ.
ببوورە لە پرسیارەکە تێنەگەیشتم ئەگەر دووبارێکیتەوە. ئەنتیسیلین وڵای زانیاریم نییە لەسەری نازانم. ئەو قەوزانی کەوا لە ناو ژینگە ئاویەکانی کوردستان هەن بە شێوەی تەبیعی بۆ خۆیان هەن لە ڕووی پاراستنیشیانەوە هیچ ئەگەر ئاوەکە بپارێزین لە پیسبوون حتمما ژینگە ئەوانەی کەوا لە ناوین هەر ئۆرگانیزمێک لە ناو دەنگم ئێستا دێ بۆ وەڵامی ئەو پرسیارە ئەو قەوزانی کەوا لە ژینگە ئاویەکانی کوردستان هەن ئەوانە کەڵتیڤێشن نەکراون ئەوانە هەر بە شێوەی تەبیعی بۆ خۆیان لە ناو ژینگەکە هەن و ئەگەر ژینگەکە پارێزراو بێ ئەوانیش پارێزراون بەڵام ئەگەر ئەو ژینگە ئاویە پارێزراو نەبێ یا پیس ببێ یا هەر شتێکی گۆڕانکاریەکی بەسەر بێ بێگومان کاریگەریشی لەسەر هەموو بایۆدایڤێرستی ئەبێ بە ئەڵجیەوە بە پرۆتۆزواوە بە هەموو ئیکۆسیستەمەکە نەک هەر تەنها ئەڵجیەکە. بەڵێ قەوزەکان وەکو پێین ئەتواندرێ بەکار بهێندرێ بۆ بەپیتکردنی خاکەکە بۆ بەنسبەت ژەهریشەوە هەندێک سپیشزی هەندێک جینەسی هەن کە ئێستا سەلمێنرا ئەوانەکەوە ژەهر دروست دەکەن وەکو لینگبایە وەکو مایکرۆسیست کە ئەو ژەهرەی دروستیشی ئەکا پێوترێ مایکرۆسیستین یعنی پێشتر تەجروبەی لەسەر کراوە توێژینەوەی لەسەر کردراوە سەلمێنراوە کە ئەوانە ژەهر دروست دەکەن. من ئەگەر توێژینەوەم هەبێ لەسەر قەوزەکان مەبەستی خۆمە بەڵێ من هەر ئیختیساسی خۆم قەوزە و ئاوە ماجستێرەکەشم نامەی ماستەرەکەشم هەر لەسەر کلاسیفیکیشن و ئایدنتیفیکیشنی قەوزە بووە و لە دوای ماستێریش توێژینەوەی ترم کردووە لەسەریان بەڵام نەک وەکو دەرهێنانی ئۆیڵ و یا وەکو لەسەر ژەهری قەوزەکان زیاتر ئایدنتیفیکیشن و کلاسیفیکیشنی قەوزەکان توێژینەوەم لەسەر کردووە. ببوورە مامۆستا وەڵا سەوتت لە لای من باش نایە و باش لە پرسیارەکەت تێ نەگەیشتم. قەوزەکانی کورد
بەڵێ ئەتوانین سوودی لێ ببینین هەر بۆ خۆی ئێستا کە هەیە ئێمە سوودمان لێ وەرگرتووە ئۆکسزینمان لە بۆ دروستەکەن یەک دووەمیش ئەتوانین ئەگەر هاروێستینگی بکەین کۆی بکەینەوە ئەتوانین سوودی لێ وەربگرین بەڵێ بۆچی نا ئێمەش ئەتوانین سوودی لێ وەربگرین بەڵام هەتاوەکو ئێستا وە بزانم ئەو کارە نەکردراوە لێرە قەوزەکان کۆ بکردرێتەوە و دەرمانی لێ دروست بکردرێ یا هەر شتێکی تر مامۆستا ڕەمەزان ئەو پرسیارەی کرد وتی توێژینەوەت لەسەر ئەو بابەتە دەڵێ بابەتی پاکردنەوەی ئاو توێژینەوەی لەسەر هەیە من توێژینەوەم لەسەری نەکردووە نەخێر بەس ئەگەر بۆ خۆی لە بگەڕێت توێژینەوە زۆر زۆر کراوە لە بابەتە بەس من بەنسبەت خۆمەوە توێژینەوەم نەکردووە لەسەر فایکۆڕمیدیشن بەکارهێنانی قەوزە بۆ پاکردنەوەی ئاوی پیس بەڵێ مامۆستا سامان دەڵێت تۆوتت قەوزە ئەتوانێت بە ئاوی پیس بشۆی لە هەمان کاتدا دەڵێت قەوزە نابێت بیئەی پیس بێت ئەو شتە پێچەوانە یەکترە قەوزەکان نابێت لە ئاوی پیس بێت ئاوی پیس پڕە لە نیوترێنت ئەبێتە هۆی ئەلگەڵ بڵوم ئێمە ئەرمانوێت کەڵتیڤێشنی بکەین ئێمە پێویستمان بە بایۆماسی زۆری قەوزە هەیە پێویستمان بە بڕێکی زۆر هەیە ئێمە کەڵتیڤێشنی ئەەکەین بەردەوام یعنی ئەیدورینەوە هاروێستینگی ئەەکەین و قەوزەکان ئەدورینەوە بایۆماسمان دەست ئەەکەوێت بەڵام بە شێوەی طەبیعی ئەگەر ئاوەکە پیس بێت و ببێتە هۆی ئەلگەڵ بڵوم دروست بکە و قەوزەکان زۆر بن ئەوە باش نییە تەئسیر لە ئیکۆسیستەمەکە تەئسیر لە فودوێ بکات تەئسیر لەو ژینگەیە ئەکاکەوە لەو زیندەوەرانی تر ئەکاکەوە لەناو ئەو ژینگەیە ئەژێن لەناو ئەو ژینگە ئاویە بەڵام ئەگەر ئێمە خۆمان کەڵتیڤێشنی بکەین ئەتوانین وەیست وۆتەر ئاوی پیس بەکاربێنین زۆر ئەتواندرێت بەکاربێنرێت یعنی ئەوە تەئسیر لەوە ناکە ئەو دوو بابەتی جیایە بە شێوەی نەچڕەڵ بێ بە شێوەی طەبیعی بێ ئەگەر پیسی بکەی ببێتە هۆی ئەلگەڵ بڵوم ئەوە زیانی هەیە ئەبێتە هۆی مردنی ماسی ئەگەر ئەو ئاوە ماسی تیا بێ یا زیندەوەری تری تیا بێ ئۆکسجین کەمەکاتەوە لەناو ئاوەکە بەس ئەگەر بۆ خۆت کەڵتیڤێشنی بکەی بە ئاوی پیس کەڵتیڤێشنی بکەی وە CO2 تیا بکەی قەوزەکان توانایەکی زۆر باشیان هەیە لە کاپچەرینگی CO2 ئەتوانێت CO2ش کەم بکەینەوە ئێمە بەردەوام ئەگەر قەوزەکە بدورینەوە بۆ خۆمان کەڵتیڤێشنمان کرد بێ و بۆ خۆمان کۆنتڕۆڵی بکەین ئەتوانین ئاوی پیس بەکاربێنین بەڵێ مامۆستا بەناس دەڵێ ئایا قەوزەکانت نەهۆکاری گەرمبوونی زەوی نەخێر بە پێچەوانەوە قەوزەکان کە فۆتۆسینسس کە ڕۆشنە پێک هاتن ئەکەن CO2 لە ژینگە کەم ئەکەنەوە بەعکسەوە ئەبێتە هۆی خاوێنکردنەوەی ژینگە و نابێت هۆی ینی بە پێچەوانەی ئەوەی لە زیاتەوەی بێت هۆی گەرمبوونی زەوی ئەبێت هۆی ساردبوونەوەی زەوی چونکە CO2 کەمەکاتەوە لە زەوی کاک حەمید دەڵێ سڵاو ئەو قەوزەی بۆ سەر مانگ دەنێتێت جیاوازە لەگەڵ قەوزەی ئاسایی بۆ سەر مانگ بەڵێ وەڵای من معلوماتم نییە لەسەر ئەوە نازانم بەڵێ پێمەوە بێت کەسی تر پرسیاری نەمەوە بەڕێزان فۆرمەکەماندانە زیاتر لە جارێک ئەوانەی فۆرمەکەیان پڕ کردێتەوە پرسیاریان هەیە دەتوان هەڵەکە بەجێ بێڵن وانەش پرسیاریان هەیە دەتوان پرسیارەکانیان بکەن لە ماوەی خۆڵەشی تر وەڵامی پرسیارەکان دەینەوە دواتر کۆتایی بە سیمینارەکە دێنن خاتوسەر دەڵێ مامۆستا قەوزە بە پێی ڕەنگ دەگۆڕێت بەڵێ قەوزەکان زۆر ڕەنگیان هەیە هەر گروپێک ئەوانەی سیفاتیان لێک ئەچێ ڕەنگێکن قەوزەمان هەیە سوورە پێیانەوترێ ڕۆدۆفایتە قەوزەمان هەیە وەک سەوزە قەوزەمان هەیە سەوزی شینباوە قەوزەمان هەیە قاوەیە بڵێ بەپێی ڕەنگیان زۆرە بەڵێ بەڕێزان ئەوانەی دەیانوێت مایک بکەنەوە ئاساییە تەنها دەستان بەرزکەنەوە من لای خۆ مایکە دەکەمەوە
ئەوانەی ناتوان لێرە نامە بنووسن بەشێکتان کێشەیەوەتان هەیە دەتوان لە هۆڵی تەلەگرامەکە ئەو پرسیار و نامای هەتانە بنووسن و من لێرە ئاراستی مامۆستای دەکەم. دکتۆر ڕەمەزان دەوێت قسە بکات. فەرموو دکتۆر ڕەمەزان. دکتۆر ئێستا مایکت کراوە، ئەگەر دەتەوێت قسە بکەی دەست بەرز کردێتەوە فەرموو. مامۆستا بەشێک لە ئامادەبووان داوای پرزنتێشنەکە دەکەن، ئەگەر ئاسایی بێت لە گروپ بۆیان دەنێرم. باشە من بۆ توێنێرم تۆش لە بۆیان بنێرە. باش سپاس دەکەم و بەشێکی داوای ئیمێلی جەنابت دەکەن. ئیمێڵیشم هەر نووسراوە لە ناو پرزنتێشنەکە. زۆر باشە، دواتر من لە گروپ پرزنتێشنەکە دادەنێم، ئەوانەی دەیانەوێت دەتوان لای خۆیان سێڤی بکەن و ئیمێلی مامۆستاش تێدایە دەتوان پەیوەندی پێ بکەن. خاتو سمەیە پرسیارێکی کردووە بەڵام نازانم پەیوەندی بە بابەتەکەی ئێمەیە. بەڕاستی پرسیارەکە تێناگەم بۆ خوێندکاری زانکۆ بڕوانەمەی ئامادەی هەڵبژێرێت. ئەگەر مەبەست فۆرمەکەی مامۆستا هەرچ بڕوانەمەیەکە هەڵبژێری کێشەمان نییە، دەتوانی بە کالۆرێزیان ئامادەی هەڵبژێریتن. کاکەڵەند ئەو محازرەیە بە چاوان لێرەدا دەنین وە ڤیدیۆکەس ڕێکۆرد کراوە و دەمەوێت داوای لێبوردن بکەم سەبارەت بە سیمیناری ڕابردوو کە زۆر بە خراپی ڕێکۆرد کرابوو، دەنگەکەی تۆمار نەکرابوو. بەڕاستی من ئاگدار نەبووم تا لە یوتیوبیش بڵاومان کردەوە و کاتە پێم زانی، بۆیە داوای لێبوردن دەکەم ئینشاڵڵا ئەو کێشەیە دووبارە نابێتەوە. ئەم سیمینارەی مامۆستا ئەلوانمان ڕێکۆرد کردەوە، ئینشاءڵڵا لەم یەک دوو ڕۆژە هەر لە یوتیوب بڵاوی دەکەینەوە، دواتریش لە گروپی گرین سکول لە تەلێگرام و هەروەها لە پیجی گرین سکولیش لە فەیسبوک دادنێن. بەڕێزان دیارە کەسی تر پرسیاری زۆر سوپاست دەکەین. من نابێن دکتۆر ڕەمەزان مایکت کراوەتەوە، ئەگەر پرسیارت هەیە بفەرموو، ئەگەریش نا ئێمە کۆتایی بە سیمینارەکە دێنین. بەڵێ دکتۆر ئەلوان ئەگەر کۆتا قسەت هەبێتن ئەگەنامە. زۆر سپاستان دەکەم، دەستان خۆش بێت، سپاس بۆ بەشداریکردنتان وەکو ئەتێندانس و سپاس بۆ ئێوەش کە ئەم دەرفەتتان بە مندا بۆ پێشکەشکردنی ئەم سیمینارە لە ڕێگای ئێوە. زۆر سپاستان دەکەم. دووبارە سپاس بۆ تۆ مامۆستا گیان، دەست خۆش بێت، سپاس بۆ هەموو بەڕێزانش کە تا ئەم کاتە لەگەڵمان بوون. تا سیمیناریشتر بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ بێ. کاتێکی خۆش بۆ هەمووتان. Goodbye.